شەڕ و گرژی و توندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتوتەوە. مەترسیەکی زۆر لەسەر ئارامی و سەقامگیری ناوچەکە و خراپتربوونی زیاتری دۆخەکە هەیە. بۆ ئەوەی ناوچەکە لە لێکەوت و لە مەترسیانە خراپە دوور بکەوێتەوە، پێویستە گفتوگۆ و پێکەوە دانیشتن دەست پێ بکرێت. بۆ ئەوەی ئاشتی بێتە کایەوە دەبێ ڕێککەوتنێکی هاوسەنگ بکرێ. ئەمە ئەرکی کۆمەڵگای نێودەوڵەتی زیاتر کردووە لە دروستکردنی ئاشتی لە ناوچەکە. دوای هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو بۆ سەر ئیسرائیل و ڕەفاندنی دەیان مەدەنی، شەڕێکی وێرانکار کاولکاریەکی زۆر گەورە لە غەزە دروست بووە. ئەو کارە ساتە مرۆیە گەورەیە، لەبەر ئەوە دەبێ بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی جێبەجێ بکرێت